بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەندامێکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان ئاشکرای دەکات لە ماوەی 15 مانگە ڕابردوودا داهاتی هەرێم 15 تریلیۆن دینار بووە. سۆران عومەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان باز لەوە دەکات لە ماوەی 15 مانگەدا 4 تریلیۆن و 273 میلیارد دینار دیار نەماوە کە بەشی 5 موچەی تاوی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکات. بە میوانداری بەڕێز سۆران عومەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان تاوتوێم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژ بەم پرسە دەدەین. ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان ئاشکرای دەکات 4 تریلیۆن و 273 میلیارد دیناری داهاتی هەرێم دزرا کە دەکاتە 5 موچەی تەواوی سەرجەم موچەخۆرانی هەرێم. بەپێی چەند بەڵگەنامەیە کە سۆران عومەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان بڵاوی کردوێتەوە لە ماوەی 15 مانگی ڕابردوودا واتە لە 1 2017 تاوەکو 1 2018 کۆی داهاتی هەرێم 15 تریلیۆن دینار بووە لەو بڕەش 4 تریلیۆن و 273 میلیارد دیناری داهاتی هەرێم نادیارە و دزراوە. بەوتەی سۆران عومەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان لە ماوەی 15 مانگی ڕابردوودا حکوومەتی هەرێم 11 موچەی پاشەکەوتکراوی دابەش کردووە کە دەکاتە 4 تریلیۆن و 730 میلیارد دینار لەگەڵ 3 موچەی تەواوی کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان و خانەنشینان و زیندانیانی سیاسی کە دەکاتە 447 میلیارد دینار. واتە کۆی گشتی ئەو موچەی حکوومەتی هەرێم دابەشی کردووە لە 15 مانگی ڕابردوودا دەکاتە 5 تریلیۆن و 177 میلیارد دینار. ئەندامەکەی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان ئەوەش دەخاتە ڕوو خەرجی حکوومەت بۆ وەزارەتەکان و خزمەتگوزاری مانگانە 75 میلیارد دینارە و کۆی 15 مانگەکەش دەکاتە 1 تریلیۆن و 125 میلیارد دینار. سۆران عومەر ئاماژە بەوە شەکات لە پەرلەمان بەرپرسانی حکوومەت ڕایان گەیاندووە مانگانە 125 میلیۆن دلار دەدەنەوە قەرزی تورکیا و کۆمپانیا نەوتیەکان کۆی 15 مانگەکەش دەکاتە 4 تریلیۆن و 425 میلیارد دینار. بەپێی بەڵگەنامەکانی سۆران عومەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان لە ماوەی 15 مانگی ڕابردوودا کۆی داهاتی هەرێم 15 تریلیۆن دینار بووە بەڵام تەنیا 10 تریلیۆن و 727 میلیارد دیناری بۆ موچەی موچەخۆران و خەرجی وەزارەتەکان و دانەوەی قەرزی کۆمپانیا نەوتیەکان و تورکیا خەرج کراوە و 4 تریلیۆن و 273 میلیارد دینار دیار نەماوە. سۆران عومەر تەحەدای سەرۆکی حکوومەت و جێگرەکەی دەکات و دەڵێت بەپێی داتاکانی خۆیان ئەو بڕەپارەیە دیار نییە ئەگەر وانە بابێن بیسەلمێنن. ئەو 4 تریلیۆن و 273 میلیارد دیناری دیار نەماوە بەشی 5 موچەی تەواوی سەرجەم موچەخۆرانی هەرێم دەکات چونکە لە 28 مانگی ڕابردوودا ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیران لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند بوو موچەی تەواوی مانگانی موچەخۆرانی هەرێم لە نێوان 830 بۆ 850 میلیارد دیناردایە. موچەی تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان بدرێ 830 بۆ 850 میلیارە واتە ئەو بڕەپارەیە کە قسەی لەسەر کرێت. جارێکی تر سڵاوتان لێبێت بەڕێزان کاک سۆران بەخێر بن سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بەڕێستان چۆن دەیسەرمێن کە لە ماوەی 15 مانگی ڕابردوودا 4 تریلیۆن و 273 میلیارد دیار نەماوە دزراوە. بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئەوەی کە من بڵاوم کردوێتەوە و بەخەتی خۆشم بەخەتی خۆت بەڵێ ڕەنگە بڵێن لەم سەردەمی کۆمپیوتەرا بۆ بەخەتی خۆت بۆی ئەوەندە وازەح بێ هەم خەڵک بیزانێ و هەم برادرانی حکوومەتیش من مەسئولیەتەکەی هەڵەگرم بزانن کە زۆر بە وردی ئەوەی کە ڕوونم کردوێتەوە لە ڕاستیە ئەگەر وانە دەتوانن بێن بیسەلمێنن وانە. حکوومەتی هەرێم ئەگەر ئێمە لە 1 2017ەوە حیساب بکەین بزانین چی هەبووە واتە چی داهاتی هەبووە چی سەرف کردووە واز لە 2014 و 15 و 16 بێنین. لە ساڵی 2017 حکوومەتی هەرێم تاکو 12 ئۆکتۆبەر کە گرتنی کەرکووک و ناوچە کوردستانیەکانێتی
لە دەستدانێتی تەسلیمکردنێتی هەرچی ناوەنێن تا ئەو کاتە حکوومەتی هەرێم هەموو ڕۆژێک 650,000 بەرمیلی فرۆشتووە نەوت کە بە نزیکی $50 فرۆشتوێتی. بەڵام من لەو نووسینەی بڵاوم کردوتەوە $45 حساب کردووە بۆ هەر بەرمیلێکی نەوت ئەگەر حکوومەتی هەرێم بەوەندە فرۆشتوێتی کە نرخی نەوتی برند لە سەروی $6ەوە بووە. هەرێم لەو کاتا چۆن 650,000 بەرمیل ڕۆژانە نەوتی هەبووە، 350,000 بەرمیلی کێڵگە ناوخۆیەکانی هەرێمی هەبووە زایدەن. لەو کاتێک کە داعش مووسڵ دەگرێ و حکوومەتی عێراقی لەو ناوچانە شکست دێنە سوپای عێراقی و دەکشێنەوە، نەوتی هاڤانا و بای حەسەن کە ڕۆژانە ئەو ڕۆژەی کە حکوومەتی هەرێم و بە دیاریکراوی پارتی دیموکرات بە ئیتفاق لەگەڵ مەحافزە هەڵهاتووەکەی ئێستەی کەرکووک دەستیان بەسەرا گرت 275,000 بەرمیل ڕۆژانە نەوتی هەبوو. زائیدەن حکوومەتی عێراقی ڕێکەوتنێکی هەبوو لەگەڵ حکوومەتی هەرێم کە بە بۆری نەوتی کوردستان 150,000 بۆ 125,000 بەرمیل ڕۆژانە نەوتی خەباز و جەمبور و بابە گوڕگوڕی کێڵگەکانی ناو کەرکووکی هەبوو. ئەگەر بێت و حکوومەتی هەرێم بینێرە بە بۆریەکەی خۆیان ڕۆژانە 50,000 بەرمیل نەوتی ئەدایەوە بە هەرێمی کوردستان. بە کۆی گشتی ئەمانە 650,000 بەرمیل نەوت هەیان بوو جگە لەو نەوتەی لە عینزالە دەستیان بەسەریا گرتووە تا ئێستش بەردەوامە و داهاتیشی ناچێتەوە. بەڵێ بەرپرسێکە دەیباوی چوینە دادگا و دادگا جورئەت و توانای ئەوەی نەبوو کە بڕیار لەسەر شەردەی با بڵێن. بەڵێ ئێستا شەیبا ئێستش هەر کەسێک دەیەوێ بزانێ کە نەوتی عینزالە دەدزرێ لەلایەن چی بکا بڵێ بەرپرسێکی باڵا کە کوڕی بەرپرسێکی باڵای ئەم هەرێمی کوردستانەیە بچێ لە بازاڕی نەوتا بڵێ نەوتی عینزالە لەکوێیە چۆنە فرۆشرێ هیچیەیە. عینزال لەکوێتێکی خەڵک ناتوانێت لیژنەی پەرلەمانی سەردانی نەخێرمێن مونابرە چوونی بۆ بکەم بزان بۆ لە وەزارەتی سامانە سروشتیەکان ڕوبەڕوو دوو بە دوو لەگەڵ وەزیری سامانە سروشتیەکان ئاوا دانیشتین پێکەوە. تەنانەت کە قسەمان کرد خەریتەیەکی هێنا پێم وتم نەوتی عینزالە ئەدزرێ فڵان کەسەی با بۆ خۆی فرۆشێ بەم جۆرەی فرۆشێ بە تەنکەر بەم شێوازە. خەریتەی نەوتی کوردستانی هێنا کە لە لای خۆی هەیە پیشانی دامتی بەڵێ نەوت لێرە ئایا وتم جگەلەوە نەوتێکی تر هەیە لە نێوان هی سووریایە بە نێوان سنووری هەرێمی کوردستان و ڕۆژئاوا ئەڕوا ئەمانە چون ئەو بۆریەشیان کوون کردووە هێناوێنەتە خاکی هەرێمی کوردستان لە سنووری ئیبراهیم خەلیلەوەی فرۆشن. ئەوەشی سەلمان لەسەر نەخشەکەوتی بەڵێ دەمارێکی نەوتی لێرەوە ڕۆشتووە. وتم باشە تۆ وەزیری سامانە سروشتیەکانی وەرە ئەمە حەلکەین. وتی من ناتوانم بچمەوە ناوچانە ئێوە توانن. وتم تۆ وەزیری معنید نەتوانی بچی لە حیزبەکەی خۆتە دەستیان بەسەریا گرتووەی فرۆشن. من چۆن پەرلەمانتارێک بچم بتوانم بیبڕم لە کاتێکە بەهێستە نیویانە پێشیانتون ئەم نەوتە بۆ پێشمەرگا فرۆشرێ و ئەبرێ بەڵام بۆ خۆیانە. ئەگەر کەسێک دەتوانێت سەداین کەلیژنی پەرلەمانی گەڕگەیان پێ نەخێر هیچ کەس ناتوانێت بچێتە ئەو شوێنانەی عینزال. عینزال لە پارێزگای نینەوە عینزال تابعی نینەوەیە بەڵام لە شەڕی داعش کەوتە دەستی ئەمان. زۆر باشە باسی داهاتی هەرێمت کرد. هەرێم واتە لەو دەمانگی یەکەمی ساڵی 2017 ڕۆژانە 650,000 جاری وای 700,000ش فرۆشتوێتی بەس تێکرا بڵێ و ناتوانێت بڵێوانیە چونکە عێراق ئێستا حالیەن پێش ئەم ڕێکەوتنە ژێر بە ژێرەیان کە ئینتیخابات هێنایە پێش و پارەکەی بەغدایان والێ کرد داوای پارەی 3 ساڵی ڕۆژانەی 300,000 بەرمیلیان لەکە. ئەمە قەزەیەکە ماوە لە بینی هەرێم و بەغدا هەر ڕۆژێ بەغدا نەچنە ژێر باری ئەوەی کە بەغدا دەیەوێ ئەم قەزیان لەسەر زیندوو کاتەوە قورسەکەوێ لە سەریان. ئەمە 650,000 بەرمیلی ڕۆژانە بەرمیلی بە $45 فرۆشت بێتیان لە ماوەی ئەو دەمانگا 195 ملیۆن بەرمیل نەوتیان فرۆشتووە کە بە پێی پارە ئەگەر $45 بۆ هەر بەرمیلە حساکە یەکاتە 8 ملیار و 775 ملیۆن دۆلار.
بەس داهاتی نەوت بەس داهاتی نەوت بە بۆری. بەشێکی تر لە داهاتی نەوتیان هەیە کە ئیدەن بە پاڵاوگەکان بە تایبەت پاڵاوگەی کەڵک کە دەیدەنێ لەگەڵ بەشێکی تر بە تەنکەر هەندێک نەوتمان هەیە قورسە بە بۆری ناڕوا بە تەنکەرەی فرۆشن. حکوومەتی هەرێم خۆی دەڵێ ئەمانە هیچی قسەی من نییە. ئەگەر چێکیانی هی من بوو حکوومەت دەتوانێت بڵێ ئەمەیان وانە. تۆ بەس داتەکان کۆ کردوتەوە؟ بەڵێ من بۆ بەرچاوڕوونی خەڵکی کوردستان بۆی بزانن ئەم حکوومەتە بەڵتەجیە. ئیسا حکوومەت ناوی تازەی هەیە. بۆچی بەڵتەجی؟ حکوومەتی دزی گەندەڵی ئەوە ئێستا حکوومەتی بەڵتەجی هەیە، حکوومەتی چەقۆکێشی هەیە، ئەو شتانە گۆڕاون. ئەم حکوومەتە لەو دەمانگە بای 8 ملیار و 775 میلیۆن دۆلار نەوتی فرۆشتووە تەنها بە بۆری. لەو دەمانگە هەموو مانگە 35 میلیۆن دۆلاریش نەوتی بە پاڵاوگە و لە ناوخۆ و بە تەنکەر فرۆشتووە. ئەگەر تەماشا بکەین ئەوەش ئەبێ بە بەشێک لە داهات. لە بەشێکی تری داهاتەکان داهاتی ناوخۆیە. حکوومەتی هەرێمی کوردستان لەو دەمانگە خۆی ئاعترافەکە هەموو مانگێ 120 میلیۆن دۆلار داهاتی ناوخۆی بووە. واتە ملیارێک و 200 میلیۆن دۆلار حکوومەتی هەرێم داهاتی ناوخۆیشی لەو دەمانگا هەبووە. ئێستا کۆی ئەو داهاتی هەرێم مەسەنە دەمانگی یەکەمی 2017 دەکاتە چەند بە نەوت و ناوخۆ بە بۆری بڵێ مەتەنکەر؟ لەو دەمانگە ئەگەر حساب بکەین 8 ملیار و 775 میلیۆن دۆلار زائیدەن 350 میلیۆن دۆلاری ناوخۆی نەوتیش زائیدەن ملیارێک و داهاتی ناوخۆش 50 میلیۆن دۆلار داهاتی ناوخۆ. بە کۆی گشتی ئەو دەمانگە حکوومەتی هەرێم 9 ملیار و 825 میلیۆن دۆلار داهاتی هەبووە. دوو مانگەکەیان لە ساڵی 2017 داهات کەمی کرد. بۆچی کەمی کرد؟ داهاتی ناوخۆ کەمی کرد چونکە فڕۆکەخانەکان داخراس خاڵە سنووریەکان بەسران بەهۆی ئەو ڕیفراندۆمەوە. داهاتی ناوخۆ حکوومەت هەڵێ هاتووە بۆ 80 میلیۆن دۆلار مانگی. ئەمە 80 میلیۆن دۆلار یعنی لەو دوو مانگا 160 میلیۆن دۆلاری تریان دەستکەوتووە زائیدەن. نەوتی هەرێمی کوردستان لە 650,000 هات بۆ 350,000. لەو دوو مانگا هەر بەرمیلێکیان بە 50 دۆلار فرۆشتووە تقریباً بە دوو مانگ 21 میلیۆن بەرمیلیان فرۆشتووە کە کاتە ملیارێک و 50 میلیۆن. ئەمە داهاتی ساڵی 2017. واتە حکوومەت لە ساڵی 2017 9 ملیار و 825 میلیۆن دۆلاری دەستکەوتووە و داهاتی ناوخۆشمان باس کرد کە مانگانە 120 میلیۆن دۆلار بووە لە دەمانگەکە ملیارێک و 200 میلیۆن بووە 160 میلیۆن دۆلاری تر بە کۆی گشتی ملیارێک و 360 میلیۆن دۆلار لەگەڵ 9 ملیار و 825 میلیۆن دۆلار دەستی کەوتووە. ئەمە گەر وانە بابێن بڵێن داهاتی ناوخۆ مانگانە لە دەمانگی یەکەمی 2017 120 میلیۆن دۆلار وایە زیاتریشە بە زاماژەی پێوە نەکراوە تا داتای حکوومەتی هەرێم. ئەمە داتای حکوومەتە کە من بۆ خۆم گومانم هەیە ئەمە کەمترینی ئەو ڕێژەیە کە ئاشکرایەکەن و بەشێکی زۆر لە داهاتی ناوخۆ هەتا ئەم ساتە دەدزرێ دەبرێ حیزبی باڵادەست دەیبا بەرپرسانی باڵادەستی ناو حیزب دەیبن. ئەوە وازەحە. ئەگەر تەماشا بکەین داهاتی ساڵی 2017 بە کۆی گشتی گەیشتە 10 ملیار و 555 میلیۆن دۆلار بە نەوت بە بۆری نەوت لە ناوخۆ و پاڵاوگە بە تەنکەر لەگەڵ داهاتی خاڵە سنووری و گومرگ و باج و پێبژاردن و ڕسوماتەکان. لە کاتێکە ئەم ڕسوماتانەشیان هێندە زیاد کردووە هەیانە 20 قات 30 قات چەند هێندە زیادیان کردووە. بۆی من باوەڕم وایە داهاتی ناوخۆشیان زیادی کردەوە. ئێستش چۆتەوە ئاستێکی زۆر باش دوایکردنەوەی فڕۆکەخانەکە.
ڕەنگە فڕۆکخانەکان کەمتر بێت دوای کردنەوەی خاڵە سنووریەکان و دوای زیادکردنی ئەو هەموو باج و ڕسومات و پێبژاردنە نایاساییانە کە ئێستا داهاتێکی زۆری وەزارەتی ناوخۆ لە مەسلەی غەرامات و ڕسومات و ئەو ڕۆتینیاتەی کە لە وەزارەتی ناوخۆ بە تایبەت لە مرورا هەیە. بزانین ساڵی 2017 حکوومەتی هەرێم 10 ملیار و 555 میلیۆن دۆلاری دەستکەوتووە. لە ساڵی 2018 ناچارم 15 مانگەکە داهاتەکە تەواوکەین دوایی بزانین حکوومەتی هەرێم چەندی سەرف کردووە چەندی موچەی پاشەکەوت داوە خانەنشینی داوە شەهیدان و کەمەندانی داوە. ئەگەر تەماشا بکەین لە ساڵی 2018 سێ مانگی یەکەم مانگی یەک مانگی دوو مانگی سێ کە حکوومەتی هەرێم بەردەوام داهاتی ناوخۆی هەبووە بەردەوام نەوتی فرۆشتووە واتە کە ئێستا باز لە موچەی پێدانی موچەی مانگی 12 ئەکرێیایەگە کرێوازەح نییە حکوومەتی هەرێم نەداهاتی ناوخۆی وەستاوە تاکو 4 مانگ موچە دوا بخە 3 مانگ دوای بخە و نەبۆری نەوتی ڕۆژێک لە ڕۆژان خەلەلێکی ڕەنگە ڕۆژانە هەبوو بێ بەڵام وەستا بێت و بوو بێتە هۆیەوەی داهاتی کەم بکە و نە ئەوەی بەتەنکە ڕۆیوە کەمی کردووە. حکوومەتی هەرێم لە 15 مانگەکەی کە من باسم کردووە تا یەکی 4 هەموو مانگێک داهاتی خۆی هەبووە پارەی خۆی هەبووە بەڵام موچەی نەداوە. لەم 3 مانگە کە بە بۆری نەوتی ناردووە 350,000 بەرمیلی ناردووە و کۆی گشتی ئەو داهاتەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەسی کەوتووە لەو 3 مانگەی یەکەمی 2018 2 ملیار و 109 میلیۆن دۆلارە. کۆی بکەینەوە لەگەڵ ئەو بڵێن 3 مانگە داهاتەکانی ترچی بوون ئەوە تەفاسیلەکەیت پێ بڵێم 350,000 بەرمیل ڕۆژانە بە بۆری نێردراوە 35 میلیۆن دۆلار لە ناوخۆ بە پاڵاوگە و بە بۆری دەسی کەوتووە و مانگانەش 80 میلیۆن دۆلار حسابکەین بۆ داهاتی ناوخۆ بە کۆی گشتی 2 ملیار و 109 میلیۆن دۆلاری لەم 3 مانگا دەستکەوتووە. بە 12 مانگەکەی ساڵی 2017 و 3 مانگەکەی ساڵی 2018 حکوومەتی هەرێم 12 ملیار و 664 میلیۆن دۆلاری دەستکەوتووە. ئەمە بکەی بە دینار بەو دینار یعنی بیشکێنینەوە بە دینار دۆلارەکەیان بە پارەی بانقی مرکزی کە هەر 100 دۆلار 180,000 ئەکاتە 15 تریلیۆن دینار. حکوومەتی هەرێم دینارە چۆن سەرف کراوە باش بۆ لەو 15 مانگە چەندی بە موچە دراوە. حکوومەتی هەرێم لە ساڵی 2017 15 تریلیۆن دیناری دەستکەوتووە بەبێ ئەو پارەی کە بەغدا ناردوێتی 370 ملیارە بەبێ ئەو پارەی کە مانگانە ئەمریکیەکانی دەن 25 میلیۆن دۆلارە بەبێ ئەو پارەی کە ڕووس نەفت پێشەکی ئەیانداتێ ئەوەندەیان دەستکەوتووە بەبێ ئەمانی کەوتم ئەمانەش حساب نەکەی 15 تریلیۆن دیناریان دەستکەوتووە کە ئەکاتە 12 ملیار و 664 میلیۆن دۆلار. حکوومەتی هەرێم ئەگەر وانە سەرۆکی وەزیران و جێگرەکەی جورئەت بکەن کە هاتوونەتە پەرلەمان لێمان پرسیون نەتانتوانیوە جواب بنەوە ئێستا جواب بنەوە لە شوێنی خۆتانەوە بڵێن ئەمانەوانە دەتوان سکاڵاش لەسەر تۆمارکە نەگەروانی کورە منەتمان بە سکاڵا نییە توانن چیان بەدەزاتەوە بیکەن ئەوە کێشە نییە. حکوومەتی هەرێم لەو 15 مانگە 15 تریلیۆن دیناری دەستکەوتووە بەڵام بزانین چەندی یاوە بە موچە. لە ساڵی 2017 حکوومەتی هەرێم تا ئەمڕۆ 11 موچەی پاشەکەوتی موچەخۆرانی داوە کە پێوترێ فەرمانبەران. باشە حکوومەتی هەرێم خۆی لە ڕاگەیاندراوی خۆی لە بەردەم پەرلەمان لیژنەی دارایی ئەڵێ من بۆ چارەکی موچە و خانەنشینی و ئەم سیستەمەی کە ئاوا بە نایاسایی هێنایان 580 میلیارد دینارم دەوێت. ئەگەر بێت و لە یەک کاتا هەموو مانگێک موچەی هەموو فەرمانبەران بدام موچەی خانەنشینانی مەدەنی و سەربازی بدا موچەی شەهیدان و ئەنفال و زیندانی سیاسی و کەم ئەندام بدا چکە تۆڕی کۆمەڵایەتی نادا
تۆڕی کۆمەڵایەتی 420,000 جگە لە کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەت هەمووی بڕیوە. کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەتیشی کردووە بە چەند؟ کردووە بە 90,000 60,000 کە ئەگەر تەماشا بکەین 11 موچەی داوە بە پاشەکەوتەوە، 3 موچەی شەهیدان، ئەنفال، زیندانی سیاسی، خانەنشینی سەربازی و مەدەنیشی داوە. واتە هەموو مانگێ 580 میلیارد دینارەکەشی سەرف نەکردووە. ئەگەر تەماشا بکەی حکوومەتی هەرێم بۆ موچەی شەهید و ئەنفال و زیندانی سیاسی 36 میلیاری پێویستە، بۆ موچەی خانەنشینی 107 میلیاری پێویستە، بۆ موچەی خاوەن پێداویستی تایبەت تقریباً بە کۆی گشتی 149 بۆ 150 میلیاری پێویستە کە 3 مانگ پێداون. ئەم 3 مانگە 400 تقریباً ئەگەر تەماشا بکەی 149 میلیار بۆ 3 مانگ 447 میلیاری یاوە. لەم 15 مانگە حکوومەتی هەرێم 447 میلیارد دیناری یاوە بە شەهید و ئەنفال و زیندانی سیاسی و خانەنشین و کەمەندام. پاشەکەوتکراوەکان چەند بووەوەی کە پێداویان زەمانگەکە؟ ئەوەی کە موچەی فەرمانبەرانی تر و سەرجەم موچە خۆرانە بێ لەوەی باسم کرد کە 3 موچەی پێداون، 11 موچەی ئەمانەشی داوە. 11 موچەکەی ئەمان بۆ هەر مانگێ 431 میلیاری پێویست بووە. بۆ هەر مانگێ 431 میلیاری یاوە بە موچەی پاشەکەوتکراو کە ئەکاتە 4 تریلیۆن و 730 میلیارد دینار. لەگەڵ 447 میلیارد دینار ئەگەر تەماشا بکەی 5 تریلیۆن و 177 میلیارد دیناری یاوە بە موچە و خانەنشین. سپاس دەکەم. ناوبڕێکمان هەیە، دوێ ناوبڕێکە قسە لە سەر داهاتەکانی تر دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت فێستیڤاڵی بەهار، بەهارێک لە هەرزانی کۆمپانیای ئەتڵەس لە ئەسیل باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی. فێستیڤاڵی بەهار لە ژێر دروشمی بەهارێک لە هەرزانی لە پێشەنگای سلێمانی نێودەوڵەتی لە تاسموجە ئەنجامەدا. لە فێستیڤاڵی بەهار کۆمپانیای ئەتڵەس لە ئەسیل گەورەترین بازاڕ بۆ بازرگانان و کۆمپانیای نیشتیمانیەکان ڕێک دەخات بە نرخێکی هەرزانتر لە بازاڕ خزمەت با وڵاتیان دەکات. فێستیڤاڵی بەهار، بەهارێک لە هەرزانی. گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بووە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کاریکی دیزاین و دیکۆرات. کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەی بینا و پرۆژەکانتان با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا با بەکارهێنانی مەوادی سمنتبۆرد، ئەسترۆپۆل، سەقفی مەغریبی، کاغەزی دیوار، تەختەی ئەرزی، سرێتیواڵ و چەندین دیکۆری تر. لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کوالیتی کارەکانتان جێبەجێ دەکەین. ناونیشان سلێمانی شەقامی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان. بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە و ڕیقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ. جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی بخۆرکە بۆ یەکراو. جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە، پاکەرەوەی لەش، پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی. شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆنخۆش و نەرمەکە. کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە. زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی.
ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکەت و خێر پێویستی ماڵە وەرن لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە ماش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە هێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازادگانی ئەسپیڕەش بەرهەمە شازادگانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان کاکسۆران لەوێ وەستین کە باسی وت کرد لەمەوەی 15 مانگی ڕابردوو حکوومەت 11 موچە و 3 موچەی کەسوکاری شەیدان و ئەنفالکراون و زیندانی سیاسی و خانشینەی دابەشوە کۆی موچەکەوەی کە تێچووە 5 تریلیۆن بووە ئەی داهاتەکانی تر چۆن بووە بڵین چۆن سەرف کراوە بەڵێ ئەوەی کە باست کرد فعلەن حکوومەت لە 15 مانگە 11 چارەکە موچەی داوە بە ناوی پاشەکەوتەوە کە 4 تریلیۆن و 730 میلیارد دینارە وەسیە موچەی شەهیدان و ئەنفال و زیندانی سیاسی و کەمەندامی داوە کە 447 میلیارە بە کۆی گەشتی 5 تریلیۆن و 177 میلیاری داوە بە موچە بە خانەنشینی بە شەهیدان بە کەمەندامان 15 تریلیۆنیش داهاتی بووە تەنایەنی 5 تریلیۆن دراوە بە موچەی فەرمانبەرە بەڵێ لە ماوەی ئەم 15 مانگە ئەگەر وانە خۆمە شەرمی لە کەسەیە ئەرێخانە نشینان و شەهیدان و ئەنفال لە 3 موچە زیاترتان وەرگرتووە لەم 15 مانگە فەرمانبەران و موچە خۆران لە 11 چارەکە موچە لەم 15 مانگە زیاترتان وەرگرتووە نەخێر خەرجیەکی تری هەیە حکوومەت پێوترێ خەرجی بەکارخستن و وەزارەتەکان کە بۆ هەر مانگێک 75 میلیارد دینار خۆی حکوومەت هەڵێ سەرفێکەم بەڵێ باشە تریلیۆنێک و 125 میلیارد دینارەکە ئەویش بۆ 15 مانگە کە هەر مانگە 75 میلیاری بۆ وەزارەتە خەدەمیەکان و بۆ تەندروستی و بۆ شارەوانی و بۆ زۆر لەو شتانەی کە وەزیری دارایی باسیەکە بەردەوام پێویستی بە پارەیە و نابێ بوەستێ بەڵێ وایە کەواتە تا ئێرە حکوومەتی هەرێم 5 تریلیۆن و 177 میلیارد دیناری یاوە بە موچە 1 تریلیۆن و 125 میلیارد دیناریشی یاوە بە خەرجی وەزارەتەکان بە کۆی گشتی 6 تریلیۆن و 302 میلیارد دیناری سەرف کردووە ئەمە تەواوی خەرجیەکانی حکوومەتی هەرێمە لەم 15 مانگە لە 1 2017 تا 1 4 2018 15 تریلیۆنیش داهاتی بووە حکوومەت هات بە ئێمە وتی ئێمە مانگانە 125 میلیۆن دلار دەینەوە بە کۆمپانیا نەوتیەکان 125 میلیۆن دلاریشە دەینەوە بە قەرزەکەی تورکیا کە 4 میلیارد دلارە ئێمە نازانینم 4 میلیارد دلار حکوومەت 500 میلیۆن دلاری بە ئێمە وتووە کە بە قەرزی دەسی وەرم گرتووە بەڵام 3 میلیارد دلارەکەی تری نازانین هیچیە من پرسییم لە سەرۆکی حکوومەت وتی بۆ نمونە ئێمە لە بیدایەتی ناردنی نەوتەوە لە ساڵی 2014 تا ئێستا پارەی بۆ تاشمان نەداوە کە حەقی بۆریەکەیە کە نقلی تورکیایەکە حەقی خەزانەکانە بەڕێ سەرۆکی حکوومەت هەموو مانگێک کە پێشتر وەزارەتی سامانە سروشتیەکان راپۆرتی بڵاو کردوێتەوە توێتی ئێمە نەوتی هەرێمان بە $10 کەمتر لە نەوتی نرخی برێنت فرۆشتووە بۆ ئەوەندەی بۆ بۆریە ئەوەندەی بۆچی ئەوەندەی بۆچیەوە هەموو مانگەم پارەتان بڕیوە یەک قسەی نەکرد یعنی چی تۆڵی 725 میلیۆن دلاری بەس حەقی کرێی نەقلی بۆریەکەی کە تا ئێستا نەمانداوە هەموو مانگێک تۆڵی ئەوەندەی کەمە بڕیومە لێی پارەی نەوت لە بەرەوەی چەندێکە و 15 مانگەوەی خۆیان باسی لێ بدەن 250 میلیۆن دلار کە 295 میلیارد دینارەکە هەموو مانگێک ئەگەر لە 1 2017 دابێتیانەوە هەتاکو 1 4 2010 هەموو مانگێ 295 میلیاریان دابێتەوە بە قەرز
کە ئێمە نازانین ئەو قەرزانە هیچیە هیچیە بۆچی سەرف کراوە بۆ کراوە ئەم قەرزانە گریمان ئەم قەرزانەشیان لێداوەتەوە واتە حکوومەتی هەرێم لەو 15 مانگا قەرزی دابێتەوە 4 تریلیۆن و 425 ملیار دیناری قەرز داوەتەوە ئەوەشی بۆ حسابەکەین یعنی بەوەشەوە حکوومەتی هەرێم خەرجیەکانی بە موچە و بەدانەوەی قەرز ئەکاتە 10 تریلیۆن و 727 ملیار دینار لە بەرامبەر 15 تریلیۆنەکەی کە داهاتی بووە چەندێ دیار نییە 4 تریلیۆن و 273 ملیار دینار لە کۆی داهاتەکەی دیار نییە حکوومەتی هەرێم ئەگەر دز نییە هەربەتە کە هەڵام حکوومەتی هەرێم ڕووم لە سەرۆکی حکوومەتە دوایی جێگرەکەی ئەگەر ئەم پارەتان نەدزیوە لەکوێیە کوا ئەگەر ئەم داهات و خەرجیەتان وانە جورئەت بکەن بە بەڵگە بیسەلمێنن ئەوە من بە بەڵگە بۆتانە سەلمێنم ئێوە 4 تریلیۆن و 273 ملیاری داهاتی ئەم میلەتەتان دزیوە دزیوتانە من پێتانەڵێم دز پەرلەمانتارێکم نوێنەرێکی خەڵکی کوردستانم بە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ئەڵێم 4 تریلیۆن و 273 ملیاری خەڵکی کوردستانتان لە 15 مانگا دزیوە ئەگەر جورئەتتان هەیە فەرموو بێن بڵێن دزنین پاکانە بکەن ئەم پارە لەکوێیە و دوای ئەمە حکوومەتی عێراقی 370 ملیار دینارە نێرێ بۆیان ئەمریکیەکان هەموو مانگێ 25 میلیۆن دۆلارە دەن بە وەزارەتی پێشمەرگە سەرۆکی حکوومەت خۆی وتی هەموو مانگێک ڕووسنەفت 30 میلیۆن دۆلارمانەداتێ ئەم پارانە لەکوێیە من ئەینە لەکە هاذا ئەمەت لەکوێ بوو چۆن ئاوا دەوڵەمەند بوون چۆن ئاوا لە عەقڵ تەجاوزتان کرد ئەگەر دزنین کاکە موچەکانیان بۆ بکە بە دەقات هی 27 ساڵ بۆشیان هەڵبگرە لێیان سەرف نەکرد بێ ناکرێ 100 هێندەی ئەوەیان هەبێ ناکرێ 1000 هێندەیان ئەوەندەیان هەبێ ناکرێ بانک کەم بێ لە دنیاە پارەی دزی ئەمانەی تیانە بێ ئەمانە بەڵێ دزن ئەمانە دزن من ئەگەر یەکێک پێم بڵێ دز قبولی ناکەم هەتا ئەستۆپاکی خۆمەکەم بەڵام من 100 جار بەوانەڵێم پارەی خەڵکی کوردستان تەنها لەم 15 مانگا 4 تریلیۆن و 273 ملیاردتان دزیوە بەپێی داتاکانی خۆیان بەپێی داهاتی خۆیان بەپێی خەرجی خۆیان بەڵێ دزیویانە ئەمانە دزێکن دزی وەک ئەمانە وێنەی نییە بەڵام بۆ قبول دەکرێت مەسەلەن ئێوە پەرلەمانتان بۆ لە پەرلەمان شتێک ناکەن نایدن بە پەرلەمان نە سەرۆکایەتیەکەی بەدەست ئێمەیە وەنە ئەو پەرلەمانە توانای ئەوەی هەیە لەو وەزیرانە بپرسێتەوە کە زۆرینەی پەرلەمانی ئێستا وەزیرەکانی ئەوانە نەوەزیری ئێمەیە و نەوەزیری لایەنەکانی ترەکە لێ هاتوونەتە دەرەوە ڕۆگەم لە جێگری سەرۆکی پەرلەمان دەیوت ناکرێنی وەزیرەکانی کێتی و پارتی لەیان بپرسێت وەزیری لایەنەکانی تریش لە ماڵەوە پاڵی لێ بدەنەوە ئەمە لەسەرەوە نییە کێ پاڵی لێوات و کێ وەزیری ئێمە ئیستیقالەی کردووە لەبەر هەڵوێستی ئەوەی ئەم حکوومەتە دزە تایە نەماوەتەوە درۆی لەگەڵ وەزیرەکانی ئێمەش کردو ئەو ئەنجومەنی وەزیرانە داهاتەکەی نەوت پارەی نەوت وەزیرەکەی نەوت سەرۆک وەزیرانەکەی ئێمەش نازانین وەزیرەکانیشمان نەیانزانیوە خەریکی چین بۆیە لی هاتووینەتە دەرەوە ناکرێ بڵێ وەڵام مادام وەزیری سێلایەن لی چۆتە دەرەوە من چۆن وەزیری دوولایەن محاسبە بکەم محاسبە بێ بکرێن لەسەر ئەم دزیانە محاسبەی ئەم وەزیرانە و سەرۆک وەزیرانە و جێگرەی لەسەر ئەم دزیانەی کە لە وڵاتەیان کردووە لەم داهاتەیان کردووە خەڵکیان برسی کردووە خەڵکیان چەوسانۆتەوە خەڵکیان ڕەزیل کردووە مامۆستایان شکاندووە شکۆ و هەیبەتیان نەهێشتووە خەڵک هاوار بکە بۆەوەی موچەی چارەکی مانگی 12 ساڵی 2017 بدەنێ لە مانگی 4 لە کاتێکا کە چەند مانگ تێپەڕیوە ئەمانە بێ لەسەر ئەمە دادگایی بکرێن لەسەر ئەمە دادگایە بکرێن بە عیبرەتێک کەس جورئەت نەکات دزی لە داهاتی وڵات ئێستا دزی بووە بە سیستەم لەم حکومڕانێتیە دزی سیستەمە ئەوەی تایە ئەمێنێتەوە ئۆتۆماتیکی بەشدارە بێ ئالەم دزی و دیار نەمانە جا دزی لە ئەگەر وەزیرێ بێ دزی لە هیچ نەکات لە نەسریەکەی خۆی بکە ئەگەر وەزیرەکە دزی نەکا مدیر عامەکە بیکە ئەگەر مدیر عامەکە نەیکات لیژنەی مشتەرەیاتەکە بیکە
ئەم حکومڕانیەتیە هەر کەسی تێچووە ئەگەر لەخوا نەترسا بێ ویژدانی نەبوو بێ یەکەم شت خۆی دەوڵەمەند کردووە یەکەم شت دەوروبەرەکەی تێر کردووە دووەم شت پشتی لە دەنگدەر و لە خەڵک و لە زۆر جار لە حیزبەکەی خۆیشی کردووە خەڵک ناپرسێ کاکە ئەم هەموو پارەتان لەکۆ بوو کاکە خەڵک ناپرسێ ژیانە های لایڤەی ئێوە هی ئەوەیە وەزیرێک بە 1,700,000 بژی نەخێر ئەم سیستەمە خراپە حکومڕانیە کە لەسەرەوە بۆگەن بووە لەسەرەوە تووشی ئایدز بووە لەسەرەوە داڕزاوە شۆڕ بۆتەوە بۆ خوارەوە مۆزەفێکی فەقیری ژەڵێ منیش بەرتی لەم نێنێ ئیشەکەتان بۆ ناکەم بەس ئەو 4 تریلیۆنی کە بەڕێز دەڵێت دیار نەما بەشی 5 موچەی تاوای فەرمانبەران دەکات بە دڵنیاییەوە چکە گەرم پارانەیان نەدزیایە ئێمە کێشەی ئەومان نیە ئەمانە پاشەکەوت بکەن ئەمانە پاشەکەوتیان نەکردووە ئەمانە لە داهاتی ئەم وڵاتە و لە موچەی خەڵکی کوردستان بە ناوی پاشەکەوتەوە دزیان کردووە تەنها لەم 15 مانگە 4 تریلیۆن و 273 ملیاریان بزانین خەڵک پرسیارکە بۆچی بە حساباتی وەزیری دارایی بەپێی حاسبی وەزیری دارایی داهاتەکان دەکات 720 ملیار ئەم ڕۆژە لە 28 مانگە ڕابردوو باسیەوە کرد بەپێی حاسیبەکەی ئێوە جیاواز دەکاتە 1 تریلیۆن بۆ نمونە مانگە دەکەن بەپێی لێدوانەکانی کاک ڕێباز هەملان وەزیری دارایی ڕاستەکە کاک ڕێباز ڕاستەکە دەڵێت بەغدا 370 ملیارمانەداتێ داهاتی ناوخۆ 100 ملیارە باشە نەوت 375 ملیارمان دەداتێ وەزارەتی سامانە سروشتیەکان ئەمانە کۆکەرەوە ئەکاتە ئەوەی کە وەزیری دارایی ئەیڵێ کێشەکە لەکوایە کێشەکە لەوایە نەوت بە $50 بێ بە $60 بێ بە 70 بێ 350,000 ڕۆژانە بفرۆشرێ 600 بفرۆشرێ وەزارەتی سامانە سروشتیەکان 375 ملیارەدا قسەکە لەوەیە ئەوی تری نە لەبەر دەستی وەزیری داراییە و نە وەزیری دارایی ئاگاشی لێیە مەگەر بەوەی کە ئەندامی ئەنجومەنی هەرێمی نەوت و گازە ئێستا ئاگای دێبێ ئەگەر نا کێشەکە ئەلم پارەی نەوتایە چەندە داهاتەکەی بۆ نمونەوەی کە 375 دەگەڕێتەوە ئەنی مانگانە بۆ نمونە 600 میلیارد دەبێت سیرکە ئێستا حاسیبە نەماوە بە موبایلی حسابەکرێ بە موبایلەکەی من 350,000 بەرمیل ڕۆژانە وەنیە زەربی 30 ڕۆژەکەین واتە 10,500,000 بەرمیل لە مانگێکە حکوومەتی هەرێم ئێستا ئەیفرۆشێنەوت بە $59 حکوومەتی هەرێم مانگی سێ نەوتی فرۆشتووە ئەگەر زەربی 59کەین 619 ملیۆن دۆلار بەس داهاتی نەوتە بە بۆری سیرکە 619 ملیۆن دۆلار یەک مانگە وەزارەتی داری 375 35 ملیۆن دۆلاریش هیچیە هی داهاتی ناوخۆیە ئەما کاتە 654 ملیۆن دۆلار 654 ملیۆن دۆلار بەس داهاتی نەوتە لە ناوخۆ بە بۆری باشە ئەگەر فی 118کەین 771 ملیار دینار بەس داهاتی نەوتە وەزیری دارایی ڕاستەکە 375 ملیارێ دەنێ ئەوی تری ناهێننەوە کوردستان ئەوی تری دیارە سیرکە 771 ملیار 375 ملیاری لێ بداتەوە 396 ملیار دیناری ئێمەژە پرسین لەکوێیە باش نییە ئەوەی کە ناگەڕێتەوە وەزارەتی دارایی زیاد بەڵێ ناگەڕێتەوە ناشیدات ئەمە خەلە لە گەورەکەیە ئەگینا ئەوەی وەزیری دارایی کە باسی کرد من ئاگام لە مؤتەمەرەکەی بوو و زۆر جاریش لە پەرلەمان کاک ڕێباز هەملان داهاتی ناوخۆ ئەوەی هەیە خسوێتی بەردەستی ئێمە ئاگای لە نەوت کێشە گەورەکەیە یعنی نیوە زیاتری داهاتی نەوت نادرێ بەسەکەم لەوەیە ئەو 4 تریلیۆنە لەکوێیە ئەو 4 تریلیۆن و 273 ملیار دینارە ئەلەوەیە کە ئەیدزن لە داهاتی نەوت و ئەمەش لەکوێی دزن لە پاشەکەوتەکەی فەرمانبەران و خەڵکێکەکەی دزن کە بەداخەوە خەڵک زۆرینەی هەرە زۆری کاک حەکیم با بۆت باسکەم 1,350,000 کەس بە پێی بایۆمەتری موچە لەم هەرێمی کوردستانە وەرەگرێ
1,300,000 دەنگ ناکە بێدەنگە لەسەر ئەوەی موچەکەی دەدزن ئامادە نییە قسە بکە لە ماڵەوە دانیشتوە لەسەر تیڤەکان 50,000 نییە کە ناڕازیە و داوای حەقی خۆی و موچەی خۆی و ژیانی خۆیەکە بۆیە ئەوانی ژووتویانە مادام 1,300,000 کەس موچە وەرەگرێ و تەنها 50,000 کەس ناڕازیە کە منەڵێم 50,000 زۆرە مامۆسایانمان بینیوە چەند هەزاری لەسەر جادەیە تەندروستکارانمان بینیوە پزیشکەکانمان بینیوە پێشمەرگە ناوخۆ ئاسایش خانەنشین 100,000 خانەنشین هەیە چەندیان هێن هاوار بکەن بەشی زۆری نایاساییە نایکە 1,300,000 ڕازی بێ 50,000 بە هەر ناڕازی بێ بۆیە 4 تریلیۆن و 273 میلیارەکەیە دزنەوەڵەن چیەکەن بیکە باش کاتمەکەمەوەی چارەسەرچێکە بەرز دەڵێ مەسەلەن داهاتی نەوت لە ڕێی پەرلەمان و ناتوانێت براچنی بۆ بکەن مەسەلەن ئەدادگا نەتوانێت ئەی چارەسەر چیێستا چی لە بەردەم خەڵکی کوردستان چارەسەر ئەوەیە خەڵکی کوردستان نابێ بەم زۆڵم و ستەمە بێدەنگ بێڕازی بێ دەبێت دەنگی لێ بێ دەبێت قبولی نەکات دەبێ ئەوەی کە تا ئێستا ئەگەر پێشی نەکراوە هاوار بکە بۆ مافی خۆی ئێبا لە ڕۆژی دەنگدانا سزای ئەمانە با کە دزی لێەکەن ئاخر معقول نییە تۆ بە حەی عەلە سەڵا کاکە من پێیان ئەڵێم دزن خەڵکی کوردستانەمانە دزیتان لێەکەن بەیانی بێی دەنگیان پێ بێتەوە زۆری نەبێننەوە ئێوەڵا گەرمانە زۆری نەبێنەوە تەزویر نەکەن و دەنگی حەقیقی بێ ئەبێ بڵی کەواتە ئەم وڵاتە کێشەی نییەوە نییە خەڵک زۆری هەر ئەمانیان قبوڵە ئێ معقولە هێشتا ئەم دزانیان قبوڵە ئێ معقولە هێشتا ئەم دزانە مەرغوبن لای خەڵک هێشتا پارێزگاریانەکەن پاسەوانیانەکەن شەڕیان لەسەر خەڵکێ نان نییە بیخوات دیفاعیان لێکات ئەم کۆمەڵگەیە وا ناگۆڕێ گۆڕانکاری وا ناکرێ بەوەی من هاوار کەم و خەڵکی سێرم کا بۆڵا قسەکانت جوان بۆی خۆ من بەندم نەوتووە خۆ من نوکتەم نەکردووە من ئەڵم خەڵکی نەدزیتان لێکرێ لە 15 مانگا 4 تریلیۆن و 273 میلیاردتان لێ دزراوە خۆ من ئەگەر لەبەر خەڵک نەبێ ئەم هاوارە بووەکەم ئەم دوژمنداریە لەگەڵم دزە گەورانە بووەکەم بەڵام خەڵک باجی بێدەنگیەکەی ئاوا ئەدات دەیچەوسێننەوە پارەکەی دەدزن بۆشی نییە قسە بکە ئەڵێ نەبێت دەنگیشمان پێ بدەیتەوە ئەگەر دوژمنداریش نەکەوە پارەی باش دەست دەکەوت بە دڵنیاییەوە چیم دابوو لەم هەموو شەڕە لەگەڵ هەموو دزە گەورە زۆر سوپاس بۆ بەڕێز سۆران مەرەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان لەم بەرنامەی لەگەڵ مام سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ